امپیچکردنا سەرۆک ترامپ لە سیناتۆیە ئەمریکی دەست پێ دەکا. ویلایەتە کارۆلاینا باشوور هەلمەتە هەڵبژارتنên سەرۆکاتیە ئەمریکا حەمبێز دەکا. خۆپێشاندانی نەڕازیبوونە لە عێراقی بەردەوامن و ژمارە قوربانیان بلند دەبە. جه برنامه کورد کونکشن دنگی ئەمریکا لە واشنگتۆنا پایتەخت سلااو و ڕێز. لە منیشەوە سڵاوتان لێبێت و سەرەتاش بە ئەمریکا دەست پێ دەکەین. دادگایکردنی سینات لەسەر دۆسەی ئیمپیچکردنی سەرۆک ترامپ ئەمڕۆ سێشەمە بە تەواوەتی لە سیناتی ئەمریکا دەست پێ دەکات. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆک ترامپ لە داڤۆسی سویسرا بەشداری کۆبوونەوەی ئابووری جیهانی دەکات و لەگەڵ ڕێبەرانی جیهاندا کۆ دەبێتەوە. سەرۆک داناڵد ترامپ ئەمڕۆ سێشەمە گەیشتە سویسرا بۆ برەوپێدانی بازرگانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی جیهاندا. ئەم سەردانش هاوکاتە لەگەڵ بەڕێوەچوونی دادگاییە مێژوویەکە بۆ لادانی لە پۆستەکەی. ئەو کاتی دادگاییکردنەکە لە سیناتی ئەمریکا پاشنیوەڕۆی ڕۆژی سێشەمە دەست پێ دەکات. ترامپ بە هەزاران کیلۆمەتر دوورە و لە کۆبوونەوەکانی داڤۆس دەبێت. سەرۆک ترامپ لە میانی وتارەکەیدا لە داڤۆس گوتی ئەمریکا جارێکی تر سەرکەوتنی بێپێشینە دەبینێت. ئەمڕۆ جێی شانازیمە ڕای بگەێنم. ئەمریکا لە گەشەکردنێکی گەورەی ئابووری بێپێشینەدایە کە لە جیهاندا هەرگیز نەبینراوە بە شێوەیەکە ژمارەیەکی زۆری پرۆژە گەورەکان خراونەتەکات. ئەمریکا لە گەشەکردندایە درەوشاوەیە و بەڵێ ئەمریکا سەرکەوتنی بێپێشینەی بەدەستهێناوە. کۆشکی سپیش ڕایگەاند بەر لەوەی ترامپ لە ڕۆژی چوارشەمە بگەڕێتەوە بۆ ئەمریکا ئەو لەگەڵ ژمارەیەک لە ڕێبەرانی جیهانیدا کۆ دەبێتەوە، لە ناویاندا سەرۆکی عێراق بەرهەم ساڵح و سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیش. لە واشنگتنیش ئەندامانی سیناتی زۆرینە کۆماری دەنگ دەدەن بۆ پەسەندکردنی پێشنیازێکی مچمکانەڵی ڕێبەری زۆرینە بۆ کاتی دیاریکراوی دادگایەکە کە بۆ هەر لایەکیان دیموکراتەکان کە وەکو دادپرس کار دەکەن لەگەڵ تیمی یاسایی ترامپ 24 کاتژمێریان لە ماوەی 2 ڕۆژدا دەداتێ تا دۆسەی خۆیان بخەنە ڕوو. ئەو بڕیارە هیچ شتێکی لەسەر ئەوەدا تیان نییە ئایا شاید حاڵ بانگ دەکرێت یاخود ڕێگە دەدرێت بەڵگەی نوێ بخرێتە ڕوویان نا. ڕێبەری کەمینەی سینات چەک شومەر ئێوارەی دووشەمە گوتی دادگاییکردن بەبێ بەڵگەی نوێ و شاید حاڵ ئەوە دادگاییکردن نییە. ئێمە دیموکرات هەوڵ دەدەین ڕاستیەکان دەرخین و هیچ هەڵێکی تێدا نەکەین. ئێمە فشار دەبین بۆ دەنگدان لەسەر ئامادەبوونی شاید حاڵ و بەڵگەکان و ئەوەش دەکەوێتە سەر 4 کۆماری کە پشتیوانی لە دەستور بکەن. پشتیوانی لە دیموکراسیمان بکەن، پشتیوانی لە فەرمانی یاسا بکەن و چاوی خۆیان دانەخن لەبەر پشتگیریکردن لە سەرۆک ترامپ و خواستەکانی بۆ شاردنەوەی ڕاستیەکان. چونکە من پێم وایە خۆی هەست دەکات کە تاوانبارە. پارێزەرەکانی ترامپیش هێرش دەکەنە سەر دۆسەی ئیمپیچکردنی دژ بە ترامپ و بەلادانی مەترسیدار لە دەستور ناودێری دەکەن. ئەوان دەڵێن ترامپ هیچ شتێکی هەڵەی نەکردووە لە فشار خستنە سەر ئۆکرانیا بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوەی کە ڕەنگە لە بەرژەوەندیدا بێت. سەرۆک داناڵد ترامپ لە مانگی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەران ئیمپیچ کرا و ئەگەر پاش دادگایەکەی سینات لەلایەن 2 لە سەر 3 سیناتۆرەکانەوە تاوانبار بکرێت ئەوە لەسەر کار لادەدرێت. هەر حال gelek mijar têne gotûbêjkirin û di nav mijarên ku li Davosê têne gotûbêjkirin rewşa Sûriye û proseya jinûva avakirina wê ku ev bûye çend salin di kombûna Davosê de behsa wê dibe bê ku beşdar bigihin erêkirinekê. Ji bo şîrvekirina vê pirsê û hin pirsên dilên girêdayî kombûna Davosê niha Ciwan Yusuf endamê Komîta Kurdiya Mafên Mirov ji Swîsra bimeraye dem baş Rêzdar Yusuf tu dibêjî beşdarên Davosê îsal dikarin çi biserxin? دم باش صالح از بهورم يعني دافوسي هر صال جواتك تشيدكي جصاله حفتي بيكي هزار صدح حفتي بيكي حتى ايرو لحتى انها براستي تشتكي برشام بيك نانيا يعني وكنا قارن بيجن صاله بار تشتكي دابر شعبي او بيك انينا سرشتي انجي كيمبونا كازيت تازم يجي قال لك علي ديجي ده عبي فضل سويت اللي حتى يبدا يعني بيهتر جباتك الجبوي فش حاله جبوي كسد ولا مندا
وبهتر جواتك رنگكي جبوي دانوستاندن نابينا سروكا ونابينا كسي مالدار دا تشيبكي لمخابن حتى انها قلق خالدانا بيشيا خوا وبيك ناني هەگەر بخوازی یەکش خاڵێ گرنگی گودا پێشیا خۆش 2014 باز بەهۆرن ji بۆی خاطرێ نو ئاواکردنا سووریا لێ tenê ev 6 ساڵ سەر دەرباس بوون حتا niha tigav bi pêş de neda pêş yan jî tigav pêk neanî ji lewma ev civat girêdaye bi siyasetê ve girêdaye bi konevaniyê ve girêdaye bêma çawa karê rehetbûnê çê bike heger çêbû وی کاربه جه خوا دوا ولاتی کریزه گراند تیدا کاربه کاری کی تیدا بکی. باشه که جوان یعنی تو بحث سیاست دستوردان سیاست د کاروبارین داووس داد کی ام دزانین کوبر گلک رکفتن یان جی ام بیجی کومبون هولدان ین نونتوی لجبو سوریه چه بون چه جنیو به چه سوچی به چه استانا به گلک هولدان و هابون تبیجی او آلین کوبند لپیشوان رکفتنان یانجی کومبونان دارین عینی آلین لوی درجی بندان لپیش نو آواکرنا سوریه هولادیتنا چهار سریه که جبو سوریه داتینن که دلال یعنی هروا ت آواکرن نو آواکرن چه نابد دوی سوری دا هگر چکی یعنی اب شر نسکنه و اف کسی گوته دا کریزا سوریا دا دلیزن لف نکن و راحتیک ده هندروی سوریا دا چه نبی اف خالدی تنه وکا گوتینا بنشانه کن دینن و هیبیا دینن لی تنه با هیبیا نکارن پیک بینن دولاتا کی ده حتی ایرو روزانا 20 کس یا 25 کس تیده پشتن و جهیل کدیبه جی دولتک وکا ترکی درباس بو هندروي سوريا د دهيلا د عفرين وسري كهنيه د كاري خطكي د كتيه د لشكري خوا وقلك لشكري ديجي يعني چتي ديجي تيدنا يعني بخوا دجبوي حال سوري ت جوات نكاري تشتكي بيك بيني مادام د هندروي سوري د رحبونينا وارامينا ونكارن في كاري دندروي دبكن وقبو امزان اگر ام بدن ببور از خفتانات دبرم اگر ام بدن برچاوان کو جنوب افاکرنا سوریه رنگ داینا پرین گلک بلند يعني جمار مزنين پران تی خواستن جوان ولاتان و رنگ اونان ها ند بر جواندی اوان دبد دوام پران بدن لی پرسگریکا پنابران و حواندنا پنابران و یانجی وگراندنا وان بو ولاتی وان اول پرسیریکا که نترج بو بر جواندی خلک سوریه برای جبو بر جواندی وان ولاتین بشدارین داووسی جی تدبیجی او دکارن دوی درباری داشتکی بکن دوی درباره دجی از بهورم نکارن تشتکی بکن جبر وگرانا پنابرا هندروی سوری را گریدای باشیتی هندروی سوری را گریدای گو شر چکداری نمینه گریدای بکشاننا ترکیه را گریدای بلبهات کرنا سوفیات یعنی روسیا و امریکان یعنی گل خالد ناب هفدودنا پنابر بخو بازدانا جبر شر ویچاوا و پنابرا وگرینن هندروی شر جاره کدی تنه سالا پار تی بیراما اردوگان خواست گودافو سی بکی حسب کولی سوار بیش بوی خاطره وگرانا پنابرا یاجیش بوی خاطره جه کرنا پنابرا یاجیش بوی خاطره نامه که بده اوروپا بیجی وانا به پنابر الجمنن و ازی بری وانا دما اوروپا لتنه او حسب پیک نهاد رابو وگو امزان درباس بو سری کهنیه و ایرو روج درو جاود بیجند به 1500 مالبات درباس کرنا هندروی سری کهانی جبوی خاطری وانا جه بکن یعنی بگشتی تکاری آبوری نابی بیگو کارکی یعنی بیگو آشتیک و آرامیک لحریمکی نبی که جوان جبرده ما مکیم از خوازم پرسه خواهی داویش تا بکم دوی کمبونا ای سال دا دیار بو که رژه جنان هنکی کم بود برانبر و جوان هبون یعنی دبیجی تایبتمندیا و ام ببیجن حتی لگورتا يعني بتقولوا نرينا كرشبين دي جاليه شكلي ودا جي ت بشكتن دفي كومبوني ده هبون جي انسان بري يعني براستي ت تشتكي نود هندروي في كومبونا دافوسي ايصال دا نينا تني هاتنا ترامب جبر ترامب امزانن وقتي بو سروك نها تدافوسي وندخل كس بدافوسي ووكي ديجي تشتكي نوتي دنينا بلكي جبر سروكا فنلندا حاضر بو سانا مارين وكسنا دي حاضر بون لي بقشتي يانجي برنجكي
خویایی بەلەیەکێکی جوانز داوا لێبوورینێ دیکەم دەمامەدیگە داویە جوان یوسف ئەندامی کۆمیتا کوردیا مافی مرۆڤ تێژ سویسرا مەڕە بێگەلێک سپاس. کارۆلاینای باشوور چوارەم ویلایەتی ئەمریکا دەبێت لە ساڵی 2020دا دەنگدانی بەرایی بۆ کاندیدەکانی سەرۆکایەتی تێدا ئەنجام بدرێت و یەکەم ویلایەتیشە کە ئەمریکایی ڕەشپێستەکان ڕۆڵێکی سەرەکیان لە دەنگدانەکەدا دەبێت. ڕاوەرگرتنە گشتەکان لەوێ نیشان دەدات جۆ بایدنی جێگیری سەرۆکی پێشووی ئەمریکا لە پێشانگا. فستیڤاڵەکانی زانکۆی کلافلن بە سەدان خوێندکار و دەرچوان بۆ ئەم خوێندنگە مێژوێی ڕەشپێستان لە ساوت کارۆلاینا بۆ لای خۆی ڕادەکێشێت. هەروەها شوێنی بە یەکگەیاندنی چالاکی وەرزشی و هەڵمەتی سەرۆکایەتیشە. گارد مەکدانیال هەوڵ دەدات پشتیوانی بۆ کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی پیت پوتیچچ بەدەست بێنێت. هەر خۆی لێرە نییە. کارمەندانی هەڵمەتەکانی دیکەی سەرۆکایەتی ئەوانیش لێرن. مەکدیناڵ دەزانێت کەسانێکی زۆر لە ساوت کارۆلاینا بە بوتیجج ئاشنانین. بەڵام بڕوای وایە ئەم شارەداری پێشووی ئیندیانا پەیامێکی هەیە کە سەرنجی دەنگدەرانی ڕەشپێست بۆ لای خۆی ڕادەکێشێت. ئەو ڕەشپێستانی ئەمریکا دەکاتە کۆڵەکەی کارنامەکەی و بە پلانی ناسراو بە دۆگلس ئابووری و نەعەدالەتی دەکاتە ئامانجی و هەروەهاوە بەرهێنان لە نێو کۆمەڵگە ڕەشپێستەکاندا دەکات. بوتیجج یەکەمین کاندیدی سەرۆکایەتی دیموکراتەکانە کە بە ئاشکرا هاوڕەگەزبازە هەوڵی داوە بەسەر دەنگدەرانی ئەمریکایی بە ڕەچەڵک ئەفریقاییدا زاڵ بێت وەک لە ساوت کارۆلاینا کە تێیدا زۆرێک لە ڕەشپێستەکان بە تایبەت دەنگدەرانی بەتەمەن پشتیوانی لە جۆ بایدن دەکەن کە جێگری سەرۆکی پێشوو بەراک ئۆباما بوو. بەهێزری من جۆ بایدن زیاتر لە پێناو خەڵک کار دەکات و بڕواش وایە لەوەی ئێستا سەرۆکە کاری باشتر بکات و من متمانەم پێێتی. سەنەتۆری ماسەچوسێتس ئەلیزابێت وۆرن و بێرنی ساندرزی سەنەتۆری ڤێرمنت ئەوانیش پێشبڕکیانە بۆ بەدەستهێنانی دەنگی ڕەشپێستەکان بەڵام لەستانەکەدا لە دوای بایدنەوەن. دەنگدەرانی گەنج وەک خانم بریانتە ماکسوەڵ دەیەوێت پشتیوانی لە کاندیدێکی سەرۆکایەتی بکات ئەوەی بتوانێت شکست بە سەرۆک ئۆباما بهێنێت. سەرۆک ترامپ بۆتە کێشە خوڵقێنەر و هەمووان ڕوبەڕووی توانجا ڕەگەزپەرستیەکانی بووینەوە هەر بۆیە لە ئێستادا ئەمە خەباتێکە لە پێناو کڕۆکی بەهاکانی وڵات. سەرۆک ترامپ نکولی دەکات کە ئەو کەسێکی ڕەگەزپەرست بێت و هەوڵی داوە پشتیوانی لە نێوان ئەمریکای ئەفریقایەکان بەدەست بێنێت. لە مانگی دەی ساڵی پاردا سەرۆک ترامپ سەردانی کۆلیژی بێنەدیکتی کرد کە خوێندنگەیەکی زۆری نەڕەشپێستە لە ساوت کارۆلاینا. بە درێژایی تەمەن وابەستەی بەرەو پێشبردننی عدالەت و خوڵقاندنی دەرفەت بووم بۆ کۆمەلگەی ئەمریکایی بەڕەچەڵک ئەفریقیەکان ئێمە کردارمان هەیە نەک هەر قسە. دیڤیان پێتی دەنگدەرێکە خۆی یەکلا نەکردوێتەوە و دەڵێت من دەنگ بە ترامپ نادەم من پشتیوانی لە کاندیدێکی سەرۆکایەتی دەکەم ئەوەی پابەندی بەهاکانی بێت. دەنگی ڕەشپێستەکان گرنگە بۆ کاندیدانی دیموکرات بۆ سەرۆکایەتی. هیچ کاندیدێک لە ماوەی پتر لە 30 ساڵی ڕابردوودا دەستنیشانکردنی لەلایەن پارتەکەیەوە بەدەست نەهێناوە بە بێ پشتیوانی ئەو گروپە تایبەتە لە دەنگدەران. کاندی دیموکراتەکان هەر کەسێک بێت دەبێت هانا بۆ ڕەشپێستەکان ببات و ڕازیان بکات. با بشڵێم دەبێت هانا بۆ خانمانی دەنگدەرانی ئەمریکایی ڕەشپێستەکان بات. هیچ دەنجێک بە هێندەی خانمانی ئەمریکایی بە ڕەچەڵک ئەفریقایی یەکلاکەرەوە نابێت. شیکارانی سیاسی دەڵێن براوە لە دەنگدانی بەراییدا پشتیوانی زیاتری ئەمریکایی بە ڕەچەڵک ئەفریقایی لە شوێنەکانی دیکە بەدەست دێنێت. لە عێراقی ژمارەکردنە خۆپێشاندەران لە بەغدای هاتن کوشتن و هەوڵدەدان ڕیان بگرن دە خۆپێشاندانی نەڕۆزیبوونێ دە دژی دەستهڵاتداران. خۆپێشاندانین کو ji meha çiriya pêşîn ve destpêkirine û daxwaza çaksaziyên bingehîn dikin, me tirsî hene ku ew zexm û geşbûna xwe ji dest bidin di nava girjiyên herêmî de. Xwepêşanderan doh duşemê wekû dema dawiya pêkanîna daxwazên wan ji desthilatdaran re nîşan dabû. Ew û hêzên ewlekariyê li meydana tayarana tevlî di wê meydanê de tevlî pevçûnan bûn û sê kes ji xwepêşanderan hatin kuştin.
هەتا ئێستاشی لەگەڵا دەبێت کێشەی دیاریکردنی سەرۆکوەزیر لە عێراق یەکلایی نەبووتەوە. هەرچەندە سەرچاوەکان باس لەوە دەکەن ژمارەیەک ناوی نوێ تاوتوێ کراون تا پۆستی نوێی سەرۆکوەزیر وەربگرن، بەڵام پێدەچێت هێشتاش ناکۆکی سیاسی لەسەر ئەوانش هەر هەبن لە کاتێکدا مەیدانی تەحریر وەک دەگوترێت دوان لەو ناوانەی هەر بە تەواوەتی ڕەت کردوتەوە. دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لە عێراقەوە لەگەڵ بەرنامەی کورد کۆنەکشنە. دڵشاد سپاس بۆ ئامادەبوونت. دڵشاد جۆت لێمە؟ بەڵێ دڵشاد ئایا هەتا ئێستا ناوێک هەیە وەک کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیری نوێ کە هاوڕایی لەسەر بێت؟ مەبەستم هاوڕایی خۆپیشاندەران و لایەنە سیاسیەکانە. بەڵێ دیارە شەوی ڕابردوو هەوڵێکە بوو بۆ دیاریکردنی کاندیدی نوێی حکوومەتی عراقی ئەو بوو کە محەممەد تۆفیق علاوی لە وڵاتی لوبنانەوە هێنرایەوە بۆ عێراق تا قەرار بوو درنگانێکی شەو ڕاست پێرێ بۆ پێکێنانی حکوومەت، بەڵام درنگانێکی شەو ناکۆکی لە نێوان کوتلە سیاسەکانە جارێکی تر دروست بوو بۆیە ڕاستپاردنی محەممەد تۆفیق علاوی دیسانەوە پەک خراوە لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی کاندیدکردنی محەممەد علاوی لەلایەن شەقامەوە ڕەت کرایەوە، بەڵام ڕەتکردنەوەی لەلایەن بەشێکی شەقامەوە مانای ڕەتکردنەوەی بە کاملی نییە، لەبەرەوەی ئەوەندەی من معلومات مەبێ جۆرێک لە لینک، جۆرێک لە پەیوەندی لە نێوان چی مەرجعیەت، چی خۆپیشاندەران و چی سەرۆکایەتی کۆمارە هەیە. ڕەنگە ئەگەر بێت و شەوی ڕابردوو ئەو ناکۆکیەی کە دروست بوو لە نێوان کوتلە سیاسیەکانە دروست نەبایە، محەممەد تۆفیق علاوی ڕەنگە ڕاست پێدرایەوە لە نێو پەرلەمانیشدا بەڕای زۆربەی بەرپرسانی عراقی محەممەد تۆفیق علاوی دەنگی هێنا، بەڵام شەوی ڕابردوو ناکۆکی دروست بوو. ناکۆکیەکەش بەپێی معلوماتی من عەمار حەکیم بووە کە شەوی ڕابردوو گرفتی دروست کردووەوە بووەتە هۆی تێکچوونی کۆبوونەوەکە، بۆیە ناکۆکیەکە وای کە ڕانەسپێردێ. بەڵێ باشە دڵشاد تۆ پێت وایە یعنی شیعەکان دەتوانن دەست بەرداری پۆستی سەرۆکوەزیر بن لە عێراقدا؟ یعنی شیانی ئەوە هەیە؟ چەندێکە شیعەکان مماتەڵە ئەکەن، چەندێکە گرفت دروستە بێ ئەو ماوەی چەند مانگە زیاد لە 3 مانگونی و خۆپیشاندانە شیعەکان نایانەوێت دەستبەرداری پۆستی سەرۆکی حکوومەت بن، بۆیە تاکو ئێستا ئەو مۆزوعایە دواخراوە، بۆیە تاکو ئێستا ئەو کێشەیە بە معەلەقی ماوەتەوە. بەڵام بەردەوامی خۆپیشاندانەکان، بەڵام سووربوونی خۆپیشاندەران لەسەر خواستەکانیان شیعەکانی ناومێت کرد لەوەی کە خۆپیشاندەران بچنە ماڵەوە بەبێ جێبەجێکردنی خواستەکانیان. بۆ ئێستا جۆرێک لە بۆچوونێک لە نێو شیعەکانە دروست بووە کە خواستی خۆپیشاندەران جێبەجێ بکرێەوە کاندیدێک بۆ پێکێنانی حکوومەت ڕابسپێرێک کە خواستی شەقامی لەسەر ببێت. واتە شیعەکان لە ناومێدیە ڕازی بوون بۆی کە کەسێک کاندیدێ بۆ سەرۆکوەزیران کە خواستی شەقامی لەسەر بێ. ئەگینا شیعەکان پێیان وایە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق پۆستێکی هەستیارە و پۆستێکە لە دەست دەرچوونی ئەو پۆستە بۆ ئەوان پێیان وایە دەسەڵاتیان لە عێراق لاواز دەکات. بەڵێ دڵشاد لە ئێستادا سەرۆکی عێراق لە ئێستادا لە کۆبوونەوەی داڤۆسە لە سویسرا، کۆبوونەوەی ئابووری جیهانی و بڕیارە لەوێژ لەگەڵ سەرۆک ترامپیشدا کۆب بێتەوە. ئایا ئەم سەردانەی بۆ داڤۆس و هەروەها کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک ترامپدا لە ناو وڵات چۆن لێک دەدرێتەوە؟ دیارە دانیشتوانی عێراق بەگشتی بۆچوونێکی گەورە دروست بووە لەسەرەوەی لە نێو شەقامی عێراقیە مەبەستم لەوەی کەوەی کە ئێستا لە عێراقا ئاگوزەریە جۆرێک لە بوعدێک یاخود ڕەهەندێکی نێودەوڵەتی بە ئەمریکا و ئەقلیمیش بە ئێرانەوەیەتی، بۆ ئەوان پێیان وایە ئەم جۆرە یەکتربینانە کاریگەریە بێ لەسەر ناوخۆی عێراق، بە تایبەتی ئەم دوایانە کە ئاڵۆزی دروست بوو لە نێو ئەمریکایی و عێراقیەکانە ئێرانیەکانە لە نێو خاکی عێراقا، خاکی عێراق بوو بۆ جۆرێک لە گۆڕەپانی ململانی وەکوی کاوان لێ ڕوان پێیان وایە کاریگەریە بێ. بەڵام ڕۆیشتنی بتوە بەرهەم سەرۆکۆماری عێراق بۆ داڤۆس بەلای شەقامی عێراقیە و ئەو ئاماژەیە گەێنێ بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا کە قەرار بوو شەوی ڕابردوو حکوومەت تشکیل بکرێەوە سەرۆکی نوێ ڕابسپێرێ بۆ پێکێنانی حکوومەت، پێیان وایە ناومێدبوونی سەرۆک کۆمارە گەیەنێ لە ڕێکەوتنی کوتلەکان لەوەی کە ڕێک نەکەوتون لەسەر کەسێک بۆیە بەو شێوەیە عێراقی جێڵاوە لەم کاتە هەستیارەدا و لەگەڵ ئەوەشدا پێیان وایە سیناریۆکان لەمە دوا ڕوونترە بێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان شەقام بە تایبەتی کە ئێستاوەی کە پەنابراوەتە بەر نوتیژی وەکوی کە لە دوێنێ و پێرەوە خۆپیشاندانەکان ئاراستەکانیان جیاوازترە لە ڕابردووە کۆی کە بینین جادەکان داخان ئەمە زیاتر تونکردنەوەی فشارەکانە لەسەر لایەنە عێراقەکان، چونکە ئەوان پێیان وایە دواکەوتنی پرۆسەی سیاسی لە عێراقا
کوتلە بەهێزەکانی لە پشتەوەیەوە ئەوان هۆکارن بەوەی کە جێبەجێکاری ئەجەندای دەرەکین لەسەر خاکیانان بۆی عێراق ڕۆگەیشتووە بۆیە بۆ ئەوەی کوتلەکان مل پێ بدەن بۆ ژێرباری خواستەکانیان. بەڵێ دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە عێراقەوە زۆر سوپاس دەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵماندا بووی. پنابرین باجار عفرین ل هرما شهبا یا باکوری حلب خۆپێشاندانێک لە دارخست لە دژی عێریشا ئارتێشا ترک و کۆمنچەکدارین گرێدایی وێ کو دروجا 20 مها چلەیە ساڵە 2018 دا عفرین کۆنترۆل کرد. ئاگاهیان بهتر دەوێ راپۆرتێدا. وێنەیەن جانگوریان و چقنên زەیتونان دەدەستدا و بە ئارمانجا شەرمەزارکردنا عێریشا ترکیە سەر عفرینێ کو دە 20 رێبەندانا 2018 دا پێک هات بە حەزاران گەلێچیایە کورمێنج کول هەرێما شەهبا هاتنە کوچبەرکردن خۆپێشاندانێک لە دارخستن. إيرو أم دلما عفرينا جانما عفرينا رونيوما عفرينا دارا زيتوني آخامة ملك موالي مي عفرينيا إيرو أم شافري ويروجينا جو أم بفتلن عفريني اللي دي ساجي أم سادكن دي ساجي دولة نافنا توي حمي هيرو بيدانجن لا أم هيفينا فوبا خدنا هيزكا وبر خدای ملت قوته که اکونه به ویدو کرکری سر عفرینی سر روجوو و سر توی کردستان ورجوتان نوی بشکنه. ام دخوازن ام فکرن عفرینا خو عفرینیای ام برخدانیت ناس کردن عفرین بقال عفرین برخدانیت ناس کردن ام وقت 2 سال وقت قال عفرین للهرم شعبا ام برخدان ام بسالاجی 10 سالاجی برخابدن ام وقت قال عفرین قرار ما اصرار ما وگر عفرینه بچوک و مازن د خۆپێشاندانê da عفرینیان سلوگان و bangên vegera Efrînê bilind kirin. Her wiha duruşma û pankertên dilsûziya bi Efrînê re rakirin ku tê de narazîbûna xweş bêdengiya cîhanê li hember kiryarên Tirkiye û çekdaran derbirîn. Em heta mirinê, em li piştgiriya Efrînê xane, em li êviya Efrînê ne. منت همي جي خالف داري نالفه حتى فقراء عفرينه شد بي بلا ببي شقا ايش وظلم وزور تنابين برتشيبين ايش ناخوشه هيرو انبر خاددين شعبائي دي ام فقر عفرينه وام دي سجي ام دبين ام دندر شعباء دونه ام هوتنا ام دبين ام جبو عفرينه بو عفرينه خو عفرينه ما يعني وكي ام دبين ام تجاري جبير ناكن عفرينه خو هيرو ام دبين قركي حركس بنري دولتي نبنا توي هيرو دنجي ما ام دبين باندكن بقيرنيه خام بانكن هيرو ام برخداني بكن بلا دولات ما بنرن هيرو دنجي ما بقينه هيرو جمارو حلك دينن هێژایی گوتنەیە ku artêşa Tirk û komên berî 2 salan êrîşa Efrînê kiribûn ji wê çaxê da nêzî 300 hezar gelê herêmê ji warê xwe derbidarbûne ku beşeke mezin ji wan li şehba dimînin. Her wiha gelek tawan û binpêkirinin dijî mafê mirovan û derheqê xweza û semanên Efrînê jî hatine kirin. Newrûz reş û dengê Amerîka ji cihê derbidarbûna Efrîniyan herêma şehba. لی دهوکا هرما کردستان عراق کمیتا جنین رزگار بوین ازدی به هفریزیا لگل اندام پارلمان عراق خالد خلیل لی کامپا شاریا به جنین ازدی را کومبون دا کو گهداری بکن لی داخوازن وان پمنیر ما لی دهوک آگاهین بهتر هنه. دسته کومکرنا بلگنامه یجبو ناساندنا جنوسایدا ازدیان دگل پارلمانتار عراقی خالد خلیل سردانا کامپا شاریا کرو دگل جنو که چند دستن داعش دا رزگار بوی رونشتن جبو ورگرتنا دا خازیین وان بو قربو کرنا وان جلای عراق و بلند کرنا راپورتا سردان بو پرلمان عراق وكو أم زانين ما ياسايك البرلمان العراقي البردست هي بنابي قانون الناجيات الازديات كأوش بومش سروك كمار هاتيا بو برلماني كو أم ياسايك دربينين بو هاريكار يابان ناجيات بتكرين يعني تعويزان بتكرين
ئەو پرۆژە هاتی بڕاستی گەلک کێم و کوڕی تێدا بوون پێویست بوو ئەم کارێکی جددی سەر بکەین چونگو ئەگەر ئەو کارە بجددی نێتەکردن قانونەکە باش دەرناچێت بەلکو چەند ساڵی دیسا پێویستی تعدیلاتە و دژبەر هەندێ ئەفکارە مەگوت ئەم یا یەکەمین تشت ئەم ناجیاتە ببینین ئەم گوێ خۆ بدەینەوە چونکی مەوزوع ئەساسەنی متعلقە بوان بە گرنگە ئەو گۆداریە ڕایەوان دیتنێتوان داخوازێتوان بکەین و ئەم دیمەهیکی بێکێنە راپۆرێک و دەینەوان بەرلەمانتەرێت کورد ئەوێ بەغدا داکوت گەل وێ قانون پێشنیارە و هاتی ئامادەکردن شلای ریاسەتە جمهوریە عێراقی و سەرۆک کۆماریە و لێرێ ئێدی بەراوردێک بێتەکردێ و ئەو تشتێ پێویست لە بێتە ئیزافەکردن ببیتە پێشنیارێک بوو بەرلەمانی عێراقی بڕیارێ سەر بدەن وەک قانون دەرکەبیت بۆ حقوقی ڤانژنە ڕزگاربوویان دەدەستێن داعش دخوازن چارەیەک لە ڕەوشەوان یا دەرونی و ئابووری بێتەکردن ژلای حکوومەتە عێراقی و جواکی دەولی بە بتایبەت وان کەس و کاران یەن تاکۆنوکە چارە نویسیوان نەدیار عیالێمی مەفقودە خودێ چ تشتێژ مەرەکرێ ئەقلمی کێمە خودێ ئەvێ 2014 ئەم تشتێکی ژێ نزانێ مەدوێ هەستێن مەهەکە هەستی مابن مەدوێ ڕاکن ئێ مەفقود بینین بەس خودێ ئەم تشتێکی ژێ خودێ مە خەیراوی بدێندایە ئەسکەلکێشنگاڵێمە ئەفچا ساڵە ئەم دەستەی داعشدا بوون ئەبوونە 5 ساڵ ئەچا ساڵە دەستەی داعشدامە بەس ئەبوونە 5 ساڵ برایم دەستەی داعشدایە و ماوێ ساقی سلامەتی برای ماڤە گەریێ و ماوێ تشتەکەی ناجیارە بکەن و ماوێ کەچکوژنێمە و مێرێ مەڤە گەرین سەلام باڵایی دەنگی ئەمریکا دۆهۆک بەرپرسی ڕێبازی دەرەوەی یەکێتی ئەوروپا جۆسف بۆرێل ڕایگەیان لایەنێک دەبێت وەکو چاودێر کار بکات بۆ ئەوەی ئاگربەستی لیبیا کاریگەر بێت بەر لە کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەممە وەزیری دەرەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا تیایدا ئامادەبوون بۆ تاوتوێکردنی ڕەوشی لیبیا ئەو بە پەیامنێرانی گوت بۆ ئەوەی بتوانن ئاگربەستەکە بەردەوام بێت لە لیبیا لایەنێک دەبێت چاودێری بکات ئەو لایەنەش دەشێت نەتەوەیە گرتوەکان یەکێتی ئافریقا یان یەکێتی ئەوروپا بێت بەشداربووان لە کۆبوونەوەی بەرلین لەسەر ئەوە قایل بوون کە پێویستە ئاگربەستی یەک هەفتەیی لە لیبیا جێگیر بێت بۆ ئەوەی ببێت با ڕاوەستانی شەڕ. بەڵێ بینەر هێژا لە ڤرام دەگەهن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ تا ڕۆژە ئینێ هەر شاد و بەختەوەر بن. لای منیشەوە کاتێکی خۆش هەر شاد و بەختەوەر بن.